بەڵێ هەر لەسەر ئەو ڕووداوەی شاری سلێمانی کەوەکو باسمان کە ڕووداوێکی دڵتەزێنە کە هەمووانی دڵتەنگ کردووە بە شێوەیەکی گشتی. بەڕێز مقدم سیروان محەممەد یەکێک لە ئەفسەران لە بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی سلێمانی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵم دەبێت. هەر بەڕێزیان یەکێک بوون لەو ئەفسەرانەی کە لە سەرەتای ڕووداوەکەوە پێکەوە لەگەڵ هاوکارەکانی دیکەیە لەگەڵ لایانی پەیوەندیداری دیکەیە هەوڵیان ئەدا کە ئەوەی کە لە ژێر دار و پەردۆکەدا ماوەتەوانێت ئەو هاوڵاتیانی کە لە ناو خانۆکەدا ماو نەتەوانێت بتوانن کە بە زیندوی ڕزگاریان بکەن، بەڵام بەداخەوە نەتوانرا هەمویان بە زیندوی ڕزگار بکەن. گفتوگوی زیاتر لەگەڵ خۆی دەکەم بزانین پرۆسەکە چۆن بووە، چۆن هەواڵەکەیان پێگەیشتووە، چۆن دەستیان بە کارەکانیان کردووە. بەڕێز مقدم سیروان شەوتان باش، سواز بۆی کە ئامادەن لەگەڵمان. سەرەتا دەمەوێت دەستخۆشیتان لێ بکەم، ماندوو نەبن بۆ ئەو ئەرکەی کە دوێنێ لەسەر شانتان بوو و جێبەجێتان کردووە. بالەوە دەست پێ بکەین چۆن هەواڵەکەتان پێگەیشت. ئێوە کاتێک چوونە شوێنی ڕووداوەکە دەمەوێت باسی ئەوە بکەم زیاتر لە 17 کاتژمێر لە هەوڵدا بوون بۆ ئەوەی ئەو هاوڵاتیان نەبێنە دەرەوە. بۆچی ئەوەنە کاتتان پێچوو؟ چی وای کرد کە کارەکەی ئێوە هێندە سەخت بێ؟ شەو باش بەڕێزم. ئەوەی ئەمێ سەرەتا بەوە دەست پێ بکەم بە ناوی بەڕێوبەر و ئەفسەر و کارمەندانی بەڕێوەبەراتی وەرگری شارستانی سلێمانی برسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی خانەوادەی قوربانیانی تەقینەوەکەی دوێنێ ئەەکەین و هیوادارین بریندارەکان بە زووترین کات چاکرێنەوە. بەداخەوە ئەم کارەساتێکی خامناک و نامۆیە بە کوردستان و بە شاری سلێمانی بگرە لە مێژووی شاری سلێمانیە تا ئێستا لە دوای ڕووداوەکەی ئوتێل سۆما ڕووداوی وا ڕوویناوە. شێوازی کارکردنی ئێمە کە هەر ڕووداوێک ئەبێ لەلایەن بەڕێوەبەرایەتیەوە بە ژمارە کۆنتترۆل 150 ئاگادارەکرینەوە و ئەرکی ئێمە وەکو تیمێک کار ئەەکەین. یعنی ئەگەر لە دەوامیش نەبین ئێمە 24 کاتژمێر لە ئامادەباشیین لە هەر شوێنە بین بە زووترین کات ئەگەینە شوێنی ڕووداوەکە. ئەو ئێوارەی کە ئاگاداریان کردینەوە منیش وەکو ئەفسەرەکانی کە لە ڕێگای ئەو ژمارە تەلەفۆن و ئاگادارکراینەوە. بڵێ باشە، باسم لەوە کرد کاتێک چوونە شوێنی ڕووداوە کە چاوەڕێتانە کرد کە ڕوودا و کارەساتێکی هێندە گەورە بێ، چۆن دەستان بە کارەکانتان کرد؟ ئەوەندە سەعاتی خەیان وەکو باسم کرد زیاتر لە 17 کاتژمێر ئێوە لە ئەرکو لە کاردا بوون بە درێژایی شەوی ڕابردوو. بۆچی ئەو هەموو سەعاتەی خەیان کارەکەی ئێوە چ شتێک ڕێگر بوو لەبەردەم ئیشکردنتانە؟ ئێمە کە گەشتینە شوێنی ڕووداوەکە بەڕاستی شڵەژاویەک بە شوێنەکەەوە دیار بوو. ینی لە هەموو شوێنەکانەوە دووکەڵ و ئاگر هەبوو، چەند کەسانێک هاواریان ئەکرد توانرا چەند کەسانێک ڕزگار بکرێت بە زووتنی کاتی بگەێرێتە نەخۆشخانە. ئەم جۆرە ڕووداوانە وەکو باسم کرد نامۆیە. ئەم جۆرە ڕووداوانە پێویستی بە چارەسەرکردنیشی هێمنانە هەیە، نەک پەلەپەلکردن. بۆیە لە کاتژمێرەکانی سەرەتادا نەختێک شڵژاوی پەلەپەلەکردن هەبوو لە چارەسەرکردنی ئەو ڕووداوەیە. ئەم ڕووداوانە پێویستی بە پلانێکی ئەندازیاری هەیە. زۆر بە شانازیەوە بەڕێوەبەرایەتی شارەوانی سلێمانی چەند تیمێکی ئەندازیاری بۆ ئەو بابەتە بەکارهێنا بە هەماهەنگی لەگەڵ بەڕێوەبەراتی بەرگری شارستانی بە تایبەت لە نێوان بەڕێز بەڕێوەبەری وەرگری شارستانی و بەڕێز جێگری بەڕێوەبەری شارەوانی توانیان چەند پلانێک دابنێن بۆ ئەوەی توانین بریندارەکان ڕزگار بکەین و ئەو کەسانی کە لەژێر خانۆکەیە ڕزگاریان بکەین. ئەمان توانی شەوی یەکەم لە تقریبا لە 3 کاتژمێر بۆ 4 کاتژمێر بتوانین ئەو کەسانە ڕزگار بکەین بەس لەبەر ئەوەی کە مەبەستمان پاراستنی ژیانیان بۆ ئەوەی بتوانین ژیانیان ڕزگارکەن، هیچ نەبێ بە زوندویی ڕزگاریان. لەبەر ئەوە نەختێک بە شێوازێک کارەکارمان نەکرد بۆ ئەوەی ئەگەر شتێکیش بکەین زیان بە ژیانی ئەوان نەگەیەنێ لە ژێر خانۆکەدا. کاک سیروان، هیچ کەم و کوڕیەک لەو ئامێر و کەلوپەلانە هەبوو کە بۆ کارکردنەکەتان بەکارتان دەهێناوە؟ بەسێکی ئەوەشمان بۆ بکە ئەو قەرەباڵخیەی کە هاوڵاتیان لەوێ دروستیان کردبوو، ئەمەش بوو بۆ ڕێگر لە بەردەم کارەکانی ئێوەدا؟ بەڕاستی من یەک بە سەراحەت ئێڵێ چەند ئێمە خەمبار بووین بەو ڕووداوە دڵتەزیێنە
بەڕاستی ینی دڵی هەمومانی هەژان ئەوەنە مرتاح بووین کە هەماهەنگیەکمان بینی لە نێوان دام و دەستگاکانی حکوومەت بە تایبەتی بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی بەڕێوەبەرایەتی شارەوانی بەڕێوەبەرایەتی پۆلیسی سلێمانی بەڕێوەبەرایەتی ئاسایش بەڕێوەبەرایەتی تەندروستی ینی ئەم هەماهەنگیە ینی ئێمە تەوەقعی ئەوەمان ناکرد کە حاڵەتێکی وا ڕوو بدات ئەم بەم شێوەیازە ڕوبەری بووینەوە ینی ئەم کارەساتێکی گەورەیە من بەڕێز دەوەبێرێنمەوە ساڵی پێرار ڕووداوێک لە مەغریب ڕوویە مناڵێک یەک کەس بوو کەوتە بیرێکەوە سێ ڕۆژی خایەن تا دەریان هێنا ئێمە نزیکی 15 قوربانی و 12 بریندارمان توانی لە بینایەکی سێ قاتیە کە سێ سەقفەکانی ئەستوریەکە زیاتر لە 30 سانتیم بوو بەهۆی پلانی باشی ئەندازیارانی بەڕێوەبەرایەتی شارەوانی توانیمان لەگەڵ کاکسیروان هیچ کەم و کوڕیەک لە ئامێرەکانتانە هەیە ئەوان ئەو کەلوپەلانی کە بەکاریانە هێنن نەخێر بەعکسەوە وەڵا ئەو ئامێر و کەلوپەلانەی کە لەو ڕووداوە بینرا بە تایبەتی ئامێرەکانی بەڕێوەبەرایەتی شارەوانی بەڕاستی زۆر ئەکتیڤ بوو زۆر چارەسەری حاڵەتەکانی ئەکرد بەس من تەنها حاڵەت کە نیگەرانی کردم من زۆر سوپاسی هاوڵاتیان ئەەکەم بەڕاستی ئەوەی هاوڵاتیان کردیانە دڵسۆزیە لە یارمەتیدانە لە هەموو حاڵەتێکە بەس یەک شتیان هەبوو ئەبووە شوێنەکەیان بۆ ئێمە چۆڵ کردایە چونکە نەختێک قەرەباڵغی ئەوان ڕێگری ئێمەیان کرد بۆی ئەرکەکانمان بە ڕێکوپێکی جێبەجێ بکەین کاکسیروان بە کورتی وەڵام بەرەوە سوپاس دەکەم لەو کاتەدا هەستت بە چییە کرد کە خەریکیت هەوڵ ئەدەن بۆ ئەوەی کەسانێک لەژێر ئەو دار و پەردوایە بە زیندوی بێنە دەرەوە چه هەستێکتان هەیە لە کاتی ئیشکردنتانە لەو کاتەیە بەڕاستی نەک من هەموو ئەفسەرەکان هەموو کارمەندەکان لە پێش هەمومان و بەڕێز بەڕێوەبەری بەرگری شارستانی ژیانمان کەوتبووە مەترسیەوە چونکە لە شوێنێکە کارمانەکە لە ژێر سەقفێکە کە بەرزایەکەی نزیکی نیو مەتر تا مەترێ بوو بەس بەڕاستی ویژدانمان ئاسوودە بوو چونکە لەوانەیە بەجەستە هیلاگوی بن بەس ویژدانمان ئاسوودە بوو چونکە مەبەستمان ڕزگارکردنی ژیانی خەڵک بوو مەبەستمان هاریکاری بوو اینجا من ئەوی کە دڵخۆشی کردم بەڕاستی ئاستی هاوکاری و دڵسۆزی لە نێوان هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە ئەستێکی زۆر باشە لە کاتی بەهاناوە چوونی یەکریە یعنی ئەوە زۆر دڵخۆشی کردم بەڕاستی دەستان خۆش بێ دووبارە کاکسیروان ماندوو نەبن ئێوە هەر هەبن بەڕێز مقدم سیروان محەممەد ئەفسەر لە بەڕێوەبەرایەتی بەرگری شارستانی سلێمانی سواز بۆ تۆ بۆ هاوکارە بەڕێزەکانیشتان زۆر سواز